بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بەیانیتان باش خۆشحاڵین کامڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ بووینەوەمیانی ماڵەکانتان با ئومێدیەوەی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان ئەو بڕگە و بابەتانی کە بۆمان ئامادەکردوون با دڵی هەموو لایەکتان بێ سوودێک لە پرۆگرامەکە ببینن و تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. عزیزان جگەلەوەی کە چەند بڕگە و بابەتێکی جۆراوجۆرمان بۆ ئامادە کردوون و تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین ئەویش باز لە هۆکارەکانی زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ دەکەین بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستاندا و بە تایبەت لە سنووری ناوچەی ڕاپەڕین. بزانین هۆکارەکانی زیادبوون یاخود بەرزبوونی ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ چییە؟ ڕەنگە زۆر جار ئێمە لە کاتێکا کە ڕووداوێکی هاتوچۆ دەبینین یاخود دەبیستین ڕاستەوخۆ بیرمان بۆ شۆفێرەکە بچێت و یاخود هۆکارەکە بگەڕێنینەوە بۆ شۆفێرەکە تاوانبار بکرێ، بەڵام ئایا هۆکارەکە تەنها شۆفێرەکە بەتەنیایە یاخود ئەوە تا چەند هۆکارێکی تریش هەیە پاڵنەرە یاخود ڕێگا خۆشکەرە بەوەی کە ڕووداوی هاتوچۆ ڕووبدات. ئێمە دواتر باز لە هۆکارەکان دەکەین و باز لە ئاستی هۆشیاری تاک دەکەین یان ئاستی هۆشیاری هاتوچۆ لە لای تاک بزانین ئایا تاک تا چەند هۆشیاری هاتوچۆی هەیە و لە هەمان کادا ئەو ڕێگایانە یاخۆ ڕێگە چارەکان یان هەنگاوەکان پلانەکان بۆەوەی کە ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکرێتەوە چی بکرێت، لایەنە پەیوەندیدارەکان پێویستە چی بکەن، هەنگاوەکان چی دەبێت بۆەوەی کە بتوانن ئەم ڕێژەیە کە ئێستا بوونی هەیە لە هەرێمی کوردستاندا کە ڕێژەیەکی زۆر بەرزە هەوڵ بدرێت ڕێژەکە کەم بکرێتەوە. ئەمە تەوەری سەرەکی ئەم ڕۆمانە کە دواتر وتەبێژی بەڕێبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین لەگەڵ ئێمەدا میوان دەبێت بە شێوەیەکی گشتی باز لە هۆکارەکانی بەرزبوونی ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ دەکەین بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستاندا و لە سنووری ناوچەی ڕاپەڕین بە تایبەتی. جگە لە تەوەری سەرەکی هەروەک پێشتر ئاماژەم پێکرد کە چەند بڕگە و بابەتێکی جیاوازیشمان هەیە و دەچینە لای بڕگەی یەکەمی پرۆگرامەکە و دەبێتە دەستپێکی پرۆگرام و دەستپێکی ڕۆژ ئەویش بڕگەی وەرزشە. با بەیەکەوە بینەری بین و دواتر گەڕێین وڵاتە. سەڵاو بەیانیتان باش، من تیا ئەسمایل ڕاهێنەری هۆڵی لەشتیوانی هۆتێل تایتانیک لە سلێمانی. ئەمڕۆ ئامەوێ یاری قاچ بکەین بەم شێوەیە ڕاوەستین تۆزە خۆمان گەرمەکەینەوە هێواش وەرنە خوارەوە بۆ پشتی قاچ. هەتا ئەتوانی دەست بێنە خوارەوە بەبێ ئەوە کە ئەژنۆ بنوشتە. ئەتوانی 20 بۆ 30 دانە بیکەی بۆ جار سە جار تەکراریەکەی. بەم شێوەیە ڕاوەستی 1 2 3 ئەم یاریان بۆ مەچەکی قاچە بۆ پوزە ئەتوانی 3 بیستی بکەیت بۆ ئەو کەسانە کە سۆفانی قاچیان هێشتا باشە. هێواشەوە ئەشێنە سەرەوە قاچ بڵاوکەن هێواش دانیشی لەسەر قاچی ڕاستت قاچی چەپ ڕێکە ئەوەش بە هەمان شێوە 2 بیستی یا 3 بیستی ئەتوانن بیکەن. ئەوەش بۆ ئەو کەسانە کە سۆفانیان هەیە زۆر باشە. ئەزوڵاتەکانی قاچ بە قواتێکە زەق لەسەر سۆفانی قاچەکەت ناکەوێت. ڕێک ڕاوەستی بە ئەو شێوەیە قاچت دانیت هەتا ئەتوانیێتە خوارەوە زۆر بە هێواشی بۆ هەموو قاچە.
ئەوەش بە هەمان شێوە ئەتوانی 4 دەی یا 5 دەی بکەیت. قاچمان ڕاکێشی بۆ پێشەوەی قاچ. ئەتوانی 10 سانیە ئەوە ڕاوەستی قاچێکی تر و 4 جاریش تکرارەکەیت. قاچێکی تر. بۆ بەهێزکردنی سمت قاچ بەو شێوەیە دانی ئەبێ ڕێک بێت. دانیشی 1 2 3 بە ئەو شێوە دانیشی کە سمتت لە دەرەوە بێت پشت ڕێک دانیشی هەڵستی. یعنی پشت ناڵێ ئاوا بێت ئەبێ ڕێک بێت بە ئەمان شێوە. ئەوەش بە هەمان شێوە ئەتوانی 4 15 بکەیت 4 20 بکەیت. بجۆڵم. ئۆکێ دانیشین. من ئەوە دانیشم کە چاوتان زیاتر لێبێت. ئێرەی قاچ نابێ ئاوا بێت ئەبێ بە ئەو شێوەیە بێت بۆ سەرەوە. هێواش ئەبێتە سەرەوە. قاچی تر ئەوش بە هەمان شێوە توانی 4 20 بکەیت. پشت ڕێکە پشت نە ئاوا بێت نە ئاوا زۆر لە ناوە بێت بە هەمان شێوە. بۆ ئێرەی سمت پڕکردنەوەی ئێرەی سمت ئەتوانی بە هەمان شێوە ڕاوەستی پشت ڕێک بێت قاچ بارزەکەی بۆ تەنیشت. ئەوەش بە هەمان شێوە 4 20 ئەتوانی بکەیت. قاچی تر. یاریەکی ترمان هەیە بە ئەمان شێوە قاچ بڵاوەکەیت. ئەوەش بۆ ئەو کەسانە کە سۆفانیان هەیە یا ئەنزلاقی پشتیان هەیە ناتوانن ئەسکواتکان بەڵام هەزیان لە سمتێکی جوان و ئەوشتانەیە ئەتوانن بە ئەو شێوە ڕاوەستن بە هەمان شێوە بکەن. یعنی ئەوەنە فەرقی نییە بڵێ مەسەڵەن لەسەر پێ ڕاوەستی ئەو ئەسکوات بکەیت لەگەڵ ئەمە یەک شتە. هەزەکە ڕاوەستن. یەک یاریش بۆ هەموو قاچەکەین هێتە پێشەوە دانیشی ئەڕۆیتە دووەوە قاچی تر ئەڕۆیتە دووەوە. بەس ئەو کەسانە کە تازە دەستیان پێ کردووە تۆزێ قورسا بۆ پێشەوە بێن ئەتوانن بۆ دووەوە بڕۆن بە هەمان شێوەیە. فەرقێکی زۆر کەم هەیە لەگەڵ ئەوە کە بۆ پێشەوە بڕۆیت بۆ پێشەوە زیاتر بۆ هەموو قاچە بەڵام کە بۆ دووەوەیت وایە بۆ هەموو قاچە بەڵام زیاتر بۆ سمتە باسکردنەوەی سمت. ئەوش بە هەمان شێوە ئەتوانی 4 20 بکەیت. دەستان خۆش بێ یاری ئەمڕۆمان تەواو بوو. سوپاس بە هەموو لایەک هێوادارم لەشتان ساغ بێ. سوپاس. بۆ هیوای کە سووتان لە بڕکەی وەرزش وەرگرت بێ کە چەند جوڵێکی سادە و ساکارە هەریەک لە ئێماتۆی نەماڵەکانی خۆمانانێ بتوانین ئەو جوڵانە دووبارە بکەینەوە سوودێک لەو بڕگەیە و لەو جوڵانەش وەربگرین.
بەپێی داتاکان و بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە تایبەت بە ڕووداوەکانی هاتوچۆ خستوێتە ڕوو ئاماژەی بەوە کردووە کە ساڵانە 1,250,000 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ گیان لەدەست دەدەنەوە بە نزیکەی لە نێوان 20 بۆ 50 ملیۆنیش بریندار و کەم ئەندام دەبن کە ئەمەش ئەوە دەگەێنێت لە هەر 24 چرکەیەکدا واتە خولەکنا چرکە لە هەر 24 چرکەیەکدا کەسێک گیان لەدەست دەدات لە جیهانداکە ڕووداوەکانی هاتوچۆ بە تیرۆری سپیش ناو دەبرێت و ناسراوە لە نێو هاوڵاتیاندا و بە هەشتەمین هۆکارەکانی گیان لەدەستدان یان هۆکارەکانی مردن دیاری کراوە لە جیهاندا. عێراق و هەرێمی کوردستان بەپێی ئەو داتانەی کە خراونەتە ڕوو یان بەپێی ئەو ڕیزبەندیانەی کە کراوە عێراق لە چوارەمین وڵاتدایە کە ڕێژەی یاخود زۆری ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆی تیادا دەکرێت. اینجا ئێمە ئەمڕۆ باس لە هۆکارەکانی ڕووداوەکانی هاتوچۆ یاخود زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ دەکەین بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستاندا و بە تایبەت لە سنووری ناوچەی ڕاپەڕین بزانین هۆکارەکان چین و لە هەمان کاتدا ئاستی هۆشیاری تاک ئاستی هۆشیاری هاتوچۆ لە لای تاک چۆنە و لە چه ئاستێکدایە بەرامبەر بە شۆفێریکردن و لە کاتی شۆفێریکردنەوە لە کاتی پیادەڕۆی و لە کاتی پەڕینەوە لە شەقامەکانداوە لە هەمان کاتیشدا باز لە ڕێگا چارەکان دەکەین باز لە ئەو ڕێگانە دەکەین ئەو هەوڵانە یاخود ئەو پلانانە چین بۆەوەی کە بتوانرێت هەوڵی بۆ بدرێت کاری لەسەر بکرێت بۆی کە هەوڵ بدرێت ڕێژەکان یاخود ئەو ڕووداوانی کە بەردەوام ڕوو لە زیادبوونە هەوڵ بدرێت کە کەم بکرێتوانێت و ڕوو لە کەمبوونەوە بکرێت. گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ نەقیب عەلی عەبدوڵڵا کە بەڕێزیان وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕینن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک عەلی سڵاو لێبێت بانیت باش سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. پێش ئەوەی کە بچینە سەر هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە پێشی کە بچینە سەر وردەکاریەکە ئەگەر داتایەکت لەبەردەستا بێ پێم خۆشە بە داتاکە دەست پێ بکەین بزانین داتاکان لە سنووری ناوچەی ڕاپەڕین چیمان پێ دەڵێن دەربارەی قوربانیانی هاتوچۆ دەربارەی ڕووداوەکانی هاتوچۆ تا ئێستا چەند کەس گیانی لەدەستداوە و چەندی بریندار بوون و جۆری ڕووداوەکان چی بوون؟ سڵاتان لەبێ بنای خۆی گەورە بانی جەنابتان و سەرجەم بینەر و بیسەرانی گەلی کوردستان باش هیوادارین شوفێران لە ئاسی بەرپرسیاریدا شوفێری بکەن. ئەگەر باس لە ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆ بکەین بەداخەوە دەڵێن ڕووداوەکانی هاتوچۆ بەردەوام لە زیادبووندان و هەمیشە ڕووداوەکانی هاتوچۆ یعنی بۆتە لەمپەرێکی گەورە لە بەرامبەر شوفێران کە لەسەر شەقامەکان بە شێوەیەکی باش شوفێری ناکەن کەواتە ڕووداوەکانی هاتوچۆ هەمیشە لە زیادبووندان. ئەگەر باس لە ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ بکەین لە سنووری ئیداری ڕاپەڕین لە یەکی ساڵی 2021 تا 238 ڕووداوی هاتوچۆ ڕووی داوە 254 کەس بریندار بوون بەداخەوە 35 کەسیش گیانی دەستداوە کەواتە و ئامارە پێمان دەڵێ لە شوێنێکی وەک ئیداری ڕاپەڕین سنووری ئیداری ڕاپەڕین کە سنوورەکان بە شێوەیەکی زۆر بەرفراوانیش نییە بەڵام ڕووداوەکان زۆرن واروە بەڵێ دیارە بەهۆی گرفتێکی تەکنیکیەوە کێشێکمان هەیە تاو کاتێک کە کێشەکەمان لەگەڵ نەقیب عەلیدا چا دەبێ دەچینە لای بڕگەیەک یان بڵێ بابەتێکمان ئامادەیە کە خوێندکارانی شاری کەفری نەمامیان ناشتووە کە بێگومان ئەمە چەندین ڕێکخراویش کار لەسەر ئەم بابەتە دەکەن و کار لەسەرەوە دەکەن کە ژینگە سەوزکەن و کاری ژینگەی دەکەن لەگەڵ ئەمانشتا خوێندکارانیش بێبەشنین لەو کارە بابەتێکمان ئامادەیە کە خوێندکارانی کەفری نەمام دەنێژن. ئێرە ئامادەیی کفری تێکەڵا لە پاڵ گرنگیدان بە پرۆسەی پەروەردە و فێرکردن
گرنگی تەواوی داوە بە ژینگە و پاک و خاوێنی. لە ڕاستیە ڕۆژ بە ڕۆژ کۆمەڵگە فراوانەوە و ئەوەی ئاگادار بین ژینگەمان بەرەو پیسبوون ئەچێت. ئەم هەستە وای کردووە من دەست بکەم بە زیادکردنی سەوزی ئەوەی شوێنێک کە من ئامانجم هەبوو شوێنی خوێندنگەکەم بوو ئەوە ویستم ئەم ئامانجە بگەێنم بە خوێندکارەکانم و تەواوی کۆمەڵگا بۆیە ئێمە بەردەوام خەریکی کۆنفرانسین ساڵانە ئەم دارایی کە ئێوە ئەیبینن لەگەڵ نەبوونی هیچ دارێک لێرەیە ئێمە توانیمانە زیادکردنی ڕێژەی سەوزایی زیاد بکەین بۆ ئامادەی کفری و لەگەڵ ئەوەدا پەیامێک بگەین بە خوێندکارەکانمان ئەم ئامانجە بەردەوام بێ جیل بەجی بە دوایەکە بگەیت ئەوەی کە ئامانجمانەوەی دارێک چەندێک ئۆکسسیجینی پاکتر چەندێک ژینگەی پاکتر بۆیە ئێمە بەردەوام کۆمەڵگا بەرەو فراوانی ئەڕوا کارگە زیادی کردووە ئۆتۆمبیل زیادی کردووە پێویستمان بەوەی یعنی ساڵی هیچ نەبێ هەر مرۆڤێک بتوانێت دارێک بچێنێ بۆ ئەوەی ڕێژەی ئۆکسسیجین زیاد بکە یعنی ناشتنی دارێک واتە گەڕانەوەی ژیانێک بۆ مرۆڤێک. لە ئامادەی کفری مامۆستایان و خوێندکاران پێکەوە دەست لە ناودەست سەرقاڵن بۆ جوانترکردنی ژینگە و توانراوە هەمووان هەست بە مەترسی ژینگە بکەن و هەنگاو بنەن بۆ زیادکردنی سەوزای و هەڵمەتی نەمامچاندن و پاک و خاوێنی. لە دوای کۆنفرانسی ساڵی ڕابردوو توانرا هەنگاوی باش بنرێت بۆ هەڵمەتی نەمامچاندن و زیادکردنی سەوزایی. ئەم هەنگاوانە بە هاوکاری و دڵسۆزان و لایەنی ئیداری قەزاکە ئەنجام دراوە و شارەوانی کفری و ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی و نەمامگەی کفری و دارستان و پاوەنی گەرمیانیش ڕۆڵی باشیان هەبووە. سەردەمی کەرەنتینە خەڵک لە ماڵەوە بوو خەڵک کەرەنتینەیە کرد ئەم دارانە لە ئەوەنەوە مامۆستا لە ئەوەنەوە لەگەڵیانە هاوڕێ بووین هەتا گەیشتوتم ڕۆ یعنی لە بڕینی کات لە مناڵەکانم لە ماڵەوە دوای دەوام هاوکاری ڕێکخراوەکان هاوکاری حکوومەت هاوکاری لایەنی پەیوەندیدار کارگێڕی ئامادەی کفری و یعنی ئەمانە کۆی ئەمانە و توانیمانە ئەم دارانە بگەینە ئەیدا ئەم سەوزایە فراوانکەین بۆ شاری کفری و بۆ گەرمیان وەکو ئەبینین وشکە ساڵی زیادی کردووە ئەم شتانە وای کردووە یعنی پێویستە ئێمە ڕێژەی سەوزایی زیادکەین و بزانین بۆ ئەوەی ئەم پەیامە جیل بە جیل بڕوا بۆ ئەوەی سەردەمەکە بگۆڕین بۆ سەردەمێک لە وشکە ساڵیەوە بگۆڕین بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی. جگە لە ناو گۆڕەپان و باخچەی ئامادەیەکە مامۆستایان بەردەوام لە ناو پۆلەکان ئامۆژگاری خوێندکاران دەکەن و هاوکات توانراوە بەشێکی زۆری خوێندکاران بۆ هاتن و گەڕانەوەیان بۆ ئامادەیەکە ماتۆرسکیل بەکار نەهێنن و پاسکیل بەکار بهێنن وەک دۆستێکی ژینگە. ئەنجامدانی دووەمین کۆنفرانسی ژینگەیی لە کفری لە کاتێکدایە کەوا ئامادەی کفری چاوی چاوەڕوانی لە دەستی ئاوەدانیە بۆ لێدانی بیرێکی ئاو و گەیاندنی هاوکاری زیاتر بۆ خوێندنگاکە بۆ ئەوەی بەڕاستی خوێندنگاکە ببێتە ماڵی دووەمی ڕاستەقینەی خوێندکاران بێجیاوازی. سپاس بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی ئەو بابەتە و ئەگەڕێم وەلای میوانەکەم نەقیب عەلی عەبدوڵڵا کە بەڕێزیان وتەبێژی بەڕێبەراتی هاتوچۆی ڕاپەڕین لەسەر هۆکارەکانی زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری داری ڕاپەڕین گفتوگۆ دەکەین. کاک عەلی پێشەی کە پەیوەندیەکەمان لەگەڵ بەڕێزتا بپچڕێت باست لە ئامارەکان کرد و ژمارەکانی قوربانیانت خستە ڕوو بەڵام ئەمەوێت ئەوە بپرسم کە ئایا جۆری ڕووداوەکان کە لەو ماوەیەدا ڕوویداوە جۆری ڕووداوەکان چی بوون و ئایا ئەو ڕووداوانی کە ڕوویداوە زیاتر کاتەکەی لەکەیدا بۆ زیاتر لە کاتی شەودا بۆ یاخۆ ڕۆژ؟
بڵێ دیارە ڕوودانی ڕووداوی هاتوچۆ لە زۆربەی کاتەکان شەو یاخۆت ڕۆژ ڕووداوەکان ڕوودان بەڵام ئەو ڕووداوانی لای ئێمە کە ڕوویداوە زیاتر ڕووداوەکان لە زۆری پێکدادانن کەواتە لە نێوان دوو ئۆتۆمبیل یاخۆت دوو بەرامبەر ڕووداوەکان لە زۆری پێکدادانن و کاتی ڕوودانی ڕووداوەکانیش بە زۆری لە ڕۆژدایە چونکە لە ڕۆژدا جوڵی ئۆتۆمبیل زیاترە کاتێک جووری ئۆتۆمبیل زیاتر و دیارە ڕووداوەکانیش لەو کاتانەدا زیاتر ڕوودەدەن. بڵێ کاک علی ئەگەر باسێک لە هۆکارەکانی زیادبوونی ڕێژی ڕووداوەکانی هاتوچۆ بکەین بزانین هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە زیاتر لە نێو هاوڵاتیاندا بۆ دوو هۆکاری سەرەکی دەیگەڕێنەوەنێ کە تیژڕەوی شۆفێران و خراپی ڕێگەوبان ئایا ئەمە بە تەنها بەسە بۆی کە ڕووداوی هاتوچۆ ڕووداد یاخود چەند هۆکارێکی تریش هەیە کە پاڵنەرن یا ڕێگە خۆشکردن بۆی کە ڕووداوی هاتوچۆ لێ بکەیتەوە هۆکارەکان چی؟ دیارە کۆمەڵک هۆکار هەن بۆ ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆک بە ڕێزی شارەت بێدا سمرخان تیژڕەوی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان واروها شوفێر بۆ خۆی هۆکارێک بۆ ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆ و خراپی شەقامەکان خراپی جۆری کوالەتی شەقامەکان واروها یاخود بڵین مەشغوڵبوونی شوفێر بە شتە ناپێویستەکان بۆ نمونە بەکارهێنانی مۆبایل یاخود خۆ مەشغوڵکردن لە کاتی شوفێریکردندا بە تەزیل یاخود بە هەر هۆکارێکی پەیوەندیکردن یاخود هەر هۆکارێکی تەرفیهی لە ناو ئۆتۆمبیلەکەیدا ئەمانە هۆکارن واروها کەشوهەواشێکە لە هۆکاری ڕوودانی ڕووداوەکانیت بۆ نمونە کاتێک جادە خلیسکە یاخود بەفرە یاخود یەکەم بارانبارین ڕووداوی هاتوچۆ زیاتر دەبن کەواتە دەڵێ بڵین هۆکاری ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆ پێک لە کۆمەڵێک هۆکار یەکەم شوفێر واروەها ڕێگاوبان و کەشوهەوا و خراپی کوالەتی ئۆتۆمبیلیش یەکێکە لە هۆکارەکان کەواتە ئەمانە کۆمەڵێک هۆکارن بۆی کە ڕوودانی ڕووداوی هاتوچۆ ڕوو بدەن. بەڵێ کاک علی نووسینگەکان تا چەند ئەبنە هۆکار بۆی کە ئەم ڕووداوانە دەتوانێت بڵێن ئەگەر ڕوو لە زیادبوون کە لە کاتێکدا کاتێکە کەسێک بێوێ مۆڵەتی شۆفێری دەربێنێت دەچێتە نووسینگەکان کە کوردوتەنی ڕەنگە زۆر جار بە واستە وانە تیۆریەکان نەخوێنێت و ڕاستەوخۆ بچێتە پراکتیکی ئەمە تا چەند هۆکارە بۆی کە ژمارەیەکی زۆر هاوڵاتی بەبێ ئەوەی کە بە وانە تیۆریەکان دابڕوات مۆڵەتی شۆفێری وەردەگرێت و دەچێتە سەر شەقامەکان و سارە لێ دەخورێت. دیارە ئەو هۆکاری کە بەڕێز شارەت پێدا لە لای ئێمە دەکرێت بڵم لە 100% جێبەجێ دەکرێتەوە تا هەر فێرخوازێک بوێ مۆڵەتی شوفێری بەدەستبێنێ لەبەر ئێمە هۆبەی چاودێری نووسینگەکانمان هەیە لە بەشی مۆڵەت ئەو هۆبێژی چالاکە و کارمەند و ئەفسەری سەرپەرشتی دەکا بۆیە دەکرێت بڵین هەر کەسێک یاخود هەر فێرخوازێک بوێ مۆڵەتی شوفێری بەدەستبێنێ لە 100% وانەکانی دەخوێنێ وانە تیۆریەکانی واروەها پراکتیکیش بە شێوەیەکی پراکتیکیش ئۆتۆمبیل بەکاردێنێ کەواتە دەکرێت بڵین فێرخواز ئامادە دەکرێت بۆ ترایی لەلای ئێمە ئەوە نەک دیاردەوە حاڵەتی ژنیە یعنی کەواتە فێرخواز بە شێوەیەکی زۆر باش وانەکانی خوێنە و پراکتیکیش دەکات دەکرێت لێر و لەوێ هەبێ بەڵام لە ڕاستیە لەلای ئێمە لەبەرەوەی هۆبەی چاودێری نووسینگەکانمان زۆر تند کردووە یاخود بڵین زۆر چاودێری نووسینگەکان دەکەوە نووسینگەکانی بە شێوەیەکی گشتی دەوری باشیان هەیە ئەگەر شوفێرێک بۆ خۆی باش گوێ لەوانەکان بگرێت یاخود توانای وەرگرتنی باش بێ و سەلیقەی شوفێری باش بێ دەکرێت بڵین باش فێر دەبێت ناتوانین بڵین یاخود بڵێن سیستەمی مۆڵەت هۆکارێک نییە ئەگەر سیستەمی مۆڵەت تونتر بکرێتەوە یاخود مۆڵەت پێدان چڕتر بکرێتەوە و خوێندن و یاخود لێخوڕینی شوفێر یاخود فێرکردنی فێرخواز لە نووسینگەکان دەکردین ئەوە ڕەنگە هۆکارێکی کەمبوونەوەی قوربانیەکان بێ ئەوەش کەواتە کاکالی دەتوانین بڵێن جیاوازی پرۆسەی وەرگرتن لە هەرێمی کوردستان بە بەراورد بە وڵاتانی دەرەوە ئەمەش هۆکارێکە لەبەرەوەی کە لە وڵاتانی دەرەوە پرۆسەی وەرگرتنی مۆڵەتی شۆفێری کاتێکی زیاتری دەبێت قورسترەوە بڕەپارێکی زیاتری دەدەچێت ئەمە لە هەرێمی کوردستاندا پێچەوانەی وا بکات کە هەر کەسێک ئارەزووی ئەوەی هەبێ مۆڵەتی شۆفێری وەربگرێت بە ئاسانی وەری بگرێت. بە دڵنیاییەوە ئەگەر پرۆسەی وەرگرتنی مۆڵەتی شوفێری قورستر بکرێ قورستر بۆ مانای کە وانەی زیاتری پێ بدرێ لێخوڕینی زیاتری پێ بکرێ بە شێوەیەکی پراکتیکی
و مەصرفی زیاتریشی تێ بچێ ئەوە هەر کەسێک بەبێ ئەوەی ئیشی بە مۆڵەتی شوفێری بێ یاخ بەبێ ئەوەی باش فێر بوو بێ باش خۆفێرکە نابوو دەرهێنانی مۆڵەت شوفێری بدڵنیاوە جیاوازی زۆر هەر ناو هەرێمی کوردستانیش مۆڵەتی شوفێر دەرهێنانی مۆڵەت شوفێری لە سلێمانی و بۆ هەولێر و بدەهۆک جیاوازی هەیە دەکرێت بڵێنەوەن کار بە سیستەمی کۆری دەکەن لای ئێمە بە شێوازشکەیە. بەڵێ زیادبوونی ڕێژەی ئۆتۆمبیل بە بەراورد بە هاوڵاتیان و بە بەراورد بە سنووری ناوچەی جوگرافی ئەگە پارێزگا بێیان شار و شارۆچکە لە هەر شوێنێکا بیان هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی باس بکەین سنووری جوگرافی و ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیل کە لە ناوچەیەکدا کار دەکات و هاتوچۆ دەکات ئەمە تا چەند هۆکارە یاخۆ بڵێ کوالیتی ئۆتۆمبیلەکان بەڕێزیشتان ئاماژەتان پێکردووە مەرجی تونند و تۆڵی ئۆتۆمبیلەکان ئەمانە بە کۆی گشتی بەیەکەوە تا چەند هۆکارن. دیارە ڕێژەی ئۆتۆمبیل دەتوانم بڵێم زیاد لە پێویستە بەپێی ئەو شەقامانێکی ئێمە هەمان ئۆتۆمبیل بەردەوام لە زیادبووندا بەردەوام ساڵانە ئۆتۆمبیل داخڵ دەبێ بەڵام شەقامەکانمان بەپێی ئەو زیادبوونی ئۆتۆمبیلەی فراوان ناکرێن یاخود بڵێن ناخرێنە خزمەت شوفێراندا بۆ شێوەی کە ئۆتۆمبیل داخڵ دەبن ئەو ڕێژە زۆرە دەتوانم بڵم بە هەرێمی کوردستان زۆرە لە چاو شەقامەکان دەنا ئۆتۆمبیل بۆتە پێویستیەکی ڕۆژانەی هەر تاکێک بۆ بەکارهێنانی ئیش و کاری ڕۆژانەی ئەو ئۆتۆمبیلە زۆرە داخڵ دەبێت شەقامەکانمە کەواتەوە دەبێتە هۆکارێک بۆ ڕوودانی ڕووداوەکانی هەرچوارەوە ئەو ئۆتۆمبیلانی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەکاردێن ڕەنگە بەشێکیان لە ڕووی کوالیتیەوە نەزم بن یاخود مەرجی توندوتۆڵیان هێندێکیان مەرجی توندوتۆڵیان نەبێ ئەوانە دەبن بۆ هۆکارێک بۆ ڕوودانی ڕووداوەکانی هاتووە هەر کاتێک ئۆتۆمبیل کوالیتی نزم بێ کە تووشی یەکێک لە ڕووداوەکانی هاتووێ بە دڵنیاییەوە خسارەی گیانی وەروە ماڵیشی زۆر دەبێت. بەڵێ هۆشیاری تاک لای هاوڵاتیان یاخود هۆشیاری تاک یان هۆشیاری هاتوچۆ لە لای تاکی کۆمەلگای کوردی چۆنە کاک عەلیکە ڕەنگە ئێمە زۆر جار گلەیەکە یاخود تاوانبارکردنەکە بگەڕێنینەوە بۆ شۆفێران بەڵام ئایا پیادەڕەوەکان ئەوانەی کە لە شەقامەکاندا دەپەڕنەوە ئەمانە تا چەند هۆشیاری هاتوچۆیان هەیە؟ تەمان ئەوە دەبێ گشتگیر بێ تەنیا شوفێر ناکرێ بڵین هۆکارێکە پیادە سەرنشین ئەوانە هەموو ئەگەر هۆشیاریان زیاتر بێت بە دڵنیاییەوە کار لە ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆ دەکەن بە تایبەتی شوفێر دەتوانێت ئەگەر هۆشیاری هاتوچۆی زۆر بێ کاتێک کە هۆشیاریا زۆر بیانی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ وە خۆی جێبەجێ دەکات ئەوە بە دڵنیاییەوە تاسی لە ڕووداوەکانی هاتوچۆ یاخود سەرنشین کاتێک کە سەرنشین کەسێکی هۆشیار بێ بە دڵنیاییەوە شوفێرەکەی مەشغوڵ ناکە یاخود وا ناکە شوفێرەکەی دیقەی یاخود بڵێن لە کاتی شوفێریکردندا ئاگای لە شوفێریکردنەکەی نێمەنی یاخود پیادە کاریگەری زۆر هەیە چونکە زۆرێک لە ڕووداوەکانیشمان پیاتیدا دەبنە قوربانی بڕمون ئەگەر پیادە لە شوێنێک کە پردی لێیە بەسەر پردا پەڕێتەوە یاخۆ لە شوێنێکە هێڵی پەڕینەوەی لێیە بچێت شوێنی هێڵی پەڕینەوە بە دڵنیاییەوە ئەوە کاریگەری خۆی دەبێت و تەئسیری و کاریگەری دەبێت. بەڵێ کاکانی لە ساڵانی ڕابردوودا سزاکانی هاتوچۆ زیادی کرد بۆ شۆفێران یا بۆ سەرپێچی کاران ئایا زیادکردنی ئەم سزایانە بۆ هۆکار بۆی کە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ کەم بێتەوە یاخود ئەوە تا جارێکی ترەگەڕێنەوەانە بۆ هۆشیاری تاک هۆشیاری هاتوچۆ لای تاک ئەگەر هۆشیاری هاتوچۆ لە لای تاک نەبێ سزاکان کەم بکات یا زیاد کاتەوە هیچ لە مەسەلە ناگۆڕێت. دەکرێت بڵین کاریگەریی هەیە بەس بۆ شێوەی نا چونکە سزاکان بەڕاستی بۆ نمونە لە هەرێمی کوردستان کاتێک تۆ لە کامێری تژڕەوی دەدەی ڕەنگە کەمترین 6,000 بۆ بێتەوە بەڵام بە بەراورد وڵاتانی کە ڕەنگە تووشی مەحکەمە ببی یاخود سزاکەی چەند هێندە بێ ئەمن لەگەڵ ئەوەی دام کە سزا زۆر بێ ئەما ڕسومات کەم بێتەوە بەڵام لە هەرێمی کوردستان بەداخەوە ڕسوماتی زۆرە و سزاکان وەک پێویست نین چونکە دەکرێت شوفێران سڵکەنەوە لە سزاکان بەڵام لەسەر و هەمووی هۆشیاری تاک هۆشیاری شوفێر بە تایبەتی هۆشیاری پیادە هۆشیاری سەرنشین ئەمانە تەئسیر و کاریگەری زۆر باشی دەبێت لەسەر شوفێر ئێمە وەک بەڕێوەبەراتی هاتوچۆی ڕاپەڕین وەک بەشی ڕاگەیاندن بەردەوام سیمینارمان هەیە بەردەوام سەردانی خوێندنگا و مەکتەب و باخچەی ساوان دەکەین بۆ پێدانی هۆشیاری یاخود ئەو مەکتەبانەی یاخود ئەو خوێندنگانی کە داوای
بەڕۆبەراتی دەکەم ێستا دەرمان دەکەن ئێمە دەورێکمان کردوێتەوە هۆشیاری شوفێری چۆن بکەین کە هۆشیاری شوفێر زیاد بکەین چەند کارمەندێکمان چەند ئەفسەرێکمان بەشدارون بەردەوام ڕۆڵ دەبینن بەردەوام لە ئیشدان بۆ ئەوەی هۆشیاری هاتوچۆ لە لای تاک زیاد بکەین. بەڵێ کاکالی یاخود لە ڕێی پیجەکەمانەوە یاخود لە ڕێ پیج بەڵێ بڵێ ئەگە پرسیارێک لەسەر ئەو کامێرانە بکەم کە لە شەقامەکانە دائەندرێت بۆ هاوڵاتیان بۆی کە خێرایەکانیان کەم بکەنەوە بەتە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ ئەو کامێرانە دانێن بۆەوەی کە شۆفێران خێرایەکان کەم بکەنەوە ڕووداوەکانی هاتوچۆ کەم بێتەوە بەڵام لە لای هاوڵاتیان وا ناسراوە کە دەڵێن هۆکارەکانی بەشێک لە هۆکارەکانی ڕووداوەکانی هاتوچۆ ئەو کامێرانن لە کاتێکا بە تیژڕەوی دەڕۆن کە ئەو کامێرانە دەبینن خاوی دەکەنەوە یاخود دەوەستن لە دواوە پێکدادان ڕوودەدات ئەم کامێرانی کە دانراوە ئایا دەتوانین بڵێن ڕووداوەکانی هاتوچۆی زیاد کردو یا کەمی کردو؟ بە دڵنیاییەوە بوونی کامێراکانی تیژڕەوی هاتوچۆ دەوری خۆی هێچکە لەر شوێنێک کامێرا هەبێ یاخود کامێرای جێگیری هەبێ شوێر هەمیشە سەڵ دەکاتەوە ئێمە ئەزمونیشمان هەیە یاخود بڵێن تاقیکردنەوەمان هەیە توێژینەوەمان هەیە لە شوێنێک دای من کامێرەی هاتوچۆی لێ ڕووداوی هاتوچۆی کەم لێبێتەوە ئەمە شوێنێکمانە پێ دەگوترێت غابات ماوەیەکی باش کامێرەی تیژڕەوی کامێرەی هاتوچۆی لێ بوو ڕووداوەکان کەم بوونەوە بەڵام ینی بڵین بۆ ماوەی مانگە یاخود کەمتر یاخود زیاتر کامێرەکانمان لێ گواستە بۆ شوێنشکە ئەو شوێنێکە کامێراکەی لێلا چوو بوو یان زۆڵەمان بە کامێراکە کردبوو ڕووداوەکانی هاتوچۆ زۆر زیادەگرەوە قوربانیشی لێکەوتەوە بەڵام بەداخەوە هاوڵاتیان یاخود شوفێران دەکردبین بە هەڵە لە کامێراکان تیژڕەوی گەشتن ئەم کامێرانە بەشێک لە هاوڵاتیان بەشێک لە شوفێران پێیان وایە بۆ پیداکردنی پارەیە بۆ دەوڵات بە حکومەت بەڵام ئێمە ئامانجمانە شوفێران لە کاتی شوفێریکردندا خێران نەڕۆن یعنی ئەو کامێرانە لە 100% بۆ خزمەتی شوفێرە بۆ خزمەتی هاوڵاتیە نەک بە پێچەوانەوە هیوادارین ئەو تێگەشتنە هەڵەیە کە دروست بووە یاخود بەشێک لە ڕاگەیانەکان دروستی دەکەن یاخود گەورەی دەکەن کە گوایە کامێراکان تیژڕەوی تەنیا بۆ پیداکردنی پارەیە نەخێر لە 100% بۆ خزمەتکردنی شوفێرە بۆ خزمەتکردنی هاوڵاتیە بۆ ئەوەی ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆ یاخود قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ کەم ببێتەوە. بەڵێ یەکێکتر لەو خاڵانەی کە پێمان خۆشە کە ئاماژەی پێ بکەین کاکعلی ئەویش باز لە ماتۆرسکیلەکانە کە خواردن دەگەێنە ماڵان یا بڵێ کاری دلیڤەری دەکەن کە بەشێک لە ڕووداوەکانی هاتوچۆ ئێستا کە دەیبینین و دەیبیستن لە ڕێگەی ماتۆرسکیلەکانەوە ئایا هیچ ڕێکاریەک یان هیچ مەرجێک یان هیچ ڕێنماییەکی تازە بۆ ئەوان دەرچووە کە ئایا بتوانن ڕێگر بن لەوەی کە ئەم جۆرە پێکدادانانە یاخود ئەم جۆرە ڕووداوانێک کە لە ڕێگەی ماتۆرسکیلەکانەوە ڕوودەدات بتوانن کەم بکرێتەوە بە تایبەت بۆ ماتۆرسکیلەکان؟ بەداخەوە دەکرێت بڵین بەداخەوە هەر ڕووداوێکی هاتوچۆ یاخود بەشێک لە ڕووداوەکانی هاتوچۆ لایەنێکیان ماتۆرسکیلە هەر کاتێکیش ماتۆرسکیل بەشدار بێت لە ڕووداوی هاتوچۆ یاخود بڵێن تەرەفێکیان بێ لایەکیان بە دڵنیایەوە یان زۆر بە سەختی شوفێرەکەی بریندار بووە یان گیانی دەستداوە ئەمی لەبەر چەند هۆکارێک یەکەیمانەوەیە کە شوفێری ماتۆرسکیل بە شێوەیەکی بێباکانە شوفێری دەکات چۆن کەرەسەکانی خۆپارێزی بەکار نەهێنێ هەمیشە تیژڕە دەڕوە ڕەنگە لە شوێنێک کە ترافیک سەوز بێ شوفێری ماتۆرسکیل لە ترافیکی دەدا یعنی بڵێن سەوز نەبێ سوور بێ لە ترافیکی دەدا لە شوێنی کە پێویستە بوەستێ ناوەستێ یاخود بەشێک لە شوفێرانی ماتۆرسکیل سەرچێشی دەکەن و بۆ ئەوانی کە کاری دیلیڤەری دەکەن ئێمە بەڕێوەبەراتی هاتوچۆی ڕاپەڕین سیمینارێکی هۆشیاریمان بۆ کردنەوە چۆن کاری دیلیڤەری بکەن بانگی سەرجەم یاخود بەشێک لە ئەو ماتۆرسکیلانەی کە کاری دیلیڤەری دەکەن باگمان کردن لە هۆڵی بەڕێوەبەراتیمان لەگەڵیان دانیشتیم سیمینارێکی هۆشیاریمان بۆ کردنەوە لە کاتی جێبەجێکردنی ئەرکی خۆیان کە کاری دیلیڤەریە چۆن شوفێری بکەن و چۆن مامەڵە لەگەڵ شەقام و هەروەها مامەڵە لەگەڵ ماتۆڕەکانیان بکەن و چۆن لە کاتی شوفێریکردندا کەرەسەی خۆپارێزی بەکاربێن و پێشانیشماندان و پێشمان گوتن هەر شوفێرێک کە سەرچێشی بکات هۆکارەکەی بۆ خۆیانە کاتێکی شورداوی یاخود دەیبینەوە لە کۆتاییدا کە تووشی ژیانە دەستدان یاخۆت برینداربوونی قورس دەکات بەداخەوە وەک عەرزم کردی شوفێری ماتۆرسکیل
زۆر بێباکانە بەشێکیان بەڵێ دەکرێت بڵین بەشێکی زۆریان زۆر بێباکانە شوفێری دەکەن و تووشی ڕووداوی زۆر قورسیش دەبن. هیچ لێپرسینەوەیەکیان هیچ بە دوواداچوونێک دەکەن بۆ ئەو ماتۆرسکیلانە کە ئایا ئەو کەرەسەی خۆپارێزیانی کە باست کرد بەکاری هێنن ئەگەر بەکاری نەهێنن ئەوا سزا بدرێن؟ بەڵێ بە دڵنیاییەوەی ئێمە بەردەوام مەفرەزەکانمان لەسەر شەقام یاخۆ تیمەکانمان لەسەر شەقام ئەفسەر و کارمەندانمان لەسەر شەقامە لەو شوێنانی کە دیلیڤەری دەکەن ئێمە سەردانیان دەکەین ئەوە لێپرسینەوە لەگەڵ دەکەین و ڕێنماییان دەکەین. وەک عەرزم کردی دەورەی هۆشیاریمان بۆ کردن و ئێستاش بەردەوامین ئەوانەی کەماوەن بەرنامان هەیە بە دەورەی هۆشیاری بکەن بۆچی لە کۆتاییدا بۆەوەی هەمومان یاخود ئەوانەی کە کاری دیلیڤەری دەکەن ماتۆرسیلەکان سەلامەت بن. بەڵێ کاک عەلی ئەگەر پرسیاری ئەوە بکەم لە هەرێمی کوردستاندا لە چ کاتێکدا مۆڵەتی شۆفێری لە شۆفێرەکە وەردەگیرێتەوە ئەگەر بە کاتی بێت لە چ کاتێکدایە ئەگەر بە هەمیشەی بێت لە چی کاتێکدایە؟ بڵێ دیارە بەنسبەت وەرگرتنەوەی مۆڵەت شوفێری لە دوو حاڵەتدایە حاڵەتی یەکەمیان دادگا بڕیار دەدات بە لێسەرنەوەی مۆڵەتی شوفێری کەسێک کە بیەوێ مۆڵەتی شوفێرەکە لێ سەحب بگرێتەوە. لە حاڵەت دووەمیان ئەو مەرجە تەندروستیانەی کە پێویستە شوفێر هەیبێ کاتێکێکی لەو مەرجە تەندروستیانەی لە ڕێی لیژنەی پزیشکیەوە داوا دەکرێت کە مۆڵەتی شوفێریەکەی لێ بسێندرێتەوە یاخۆت بە شێوەیەکی کاتێک کەسێک کە تووشی بەش لە مادەی لە بەشی سێ باس کراوە ئەوانەی کە مۆڵەت شوفێریان سێندرێتەوە یاخۆت مادەی 20 ئەوانەی مادەی 22 ببوورە ئەگە بەش لەژێر کاریگەری موادی هۆشبەر بە کوحول شوفێری دەکەن مۆڵەت شوفێریەکانی سەحب دەکرێت بۆ ماوەیەک لە 3 مانگ و بۆ 6 مانگ یاخود 23 هاتوچۆ ئەوانە تەبان لە ڕێی دادگاوە داوا دەکرێت کە سەحبی مۆڵەت شوفێریەکان بکرێتەوە بە شێوەیەکی کاتی. بەڵێ کاک عەلی ئەگەر بە شێوەیەکی هەمیشەیی حتمەنەوە وەک عەرزم کردی یەکێک لە مەرجە توند یاخود مەرجە تەندروستیەکانی تێدا نەبێ یاخود دادگا بڕیار بدات. بەڵێ لە کۆتاییدا ئەمەوێت ئەوە بپرسم کە ڕێگە چارەکان هەنگاوەکان کە لایەنی پەیوەندیدار پێویستە هەنگاوی بۆ بنێت و هەوڵی بۆ بدات و کاری لەسەر بکات بەوەی کە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ کەم بێتەوانێ چی بکرێت ئەگەر بە کورتی پێما بڵێ سپاس دەکەم. بە دڵنیاییەوە خۆشیاری تاک زۆر پێویستە بۆی ڕووداوەکانی هاتوچۆ زۆر کەم بکرێتەوە واروە حکوومەت پێویستە لایەنی پەیوەندیدار پێویستە شەقامەکان بە شێوەیەک گشتی فراوانتر بکرێن تابلۆ و هێڵکاری بکرێن و ئێوەک بەڕێوەبەراتی هاتوچۆ ڕاپەڕین ئێمەش بەردەوام هەوڵداین لە هۆشیاری تاک یاخود هۆشیاری شوفێران هۆشیاری هەوڵاتیان بۆەوەی هۆشیار بنەوە زیاتر لە کاتی شوفێریکردندا پابەند بن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ. بەڕاستی تیشڕەوی یەکێکە لە هۆکارە زۆر کوشندەکانی کە پەیوەندیدارە بە بوونی ڕووداوەکانی هاتوچۆ هیوادارین شوفێران بۆ سەلامەتی خۆیان بە سەلامەتی دەوروبەریان بە سەلامەتی ئازیزانیان پابەندن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ چونکە بەڕاستی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بە شێوەیەک گشتی لە خزمەت هەموماندایە هەم ئێمە ئەفسەر و کارمەندانی هاتوچۆ و هەم شوفێر و هەم پیادە و هەم سەرنشین. بەڵێ زۆر سپاس بۆ نەقیب عەلی عەبدوڵڵا کە بەڕێزیان وتەبێژی بەڕێوەبەراتی هاتوچۆی ڕاپەڕینن. سپاس بۆ تەواوی زانیاریەکانت سپاس بۆ تەواوی ڕێنمایەکانت سپاس بۆی کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بووین. بەڵێ عەزیزان ئەچینە لای کۆتا بڕگەی پرۆگرامی ئەمڕۆمان کە ڕێنمایی تەندروستی و کە هەر جار و باز لە گرفتێکی تەندروستی دەکەین باز لە هۆکار و نیشانە و چارەسەرەکەشی دەکەین با بەیەکەوە بینەری بین و دواترە گەڕێینەوەلاتان. باسی نەخۆشیە ڕۆماتیزمەکان نەخۆشە ڕۆماتیزمیەکان چییە؟ تەمان خۆی ڕۆماتیزمە بریتە لە چی؟ بریتە لە هەوکردنی جومگە و بەستەرەشانەکانی دەوری جومگە. یعنی هەچ کەسێک هەوکردنی جومگە و بەستەرەشانەکانی دەوری جومگەی هەبوو ئەتوانین پێی بڵین نەخۆشی ڕۆماتیزمی هەیە. نەخۆشی ڕۆماتیزمە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین دوو جۆری هەیە. ئایا هەموو کەسی تووشی نەخۆشی ڕۆماتیزمە ئەبێ؟ بەڵێ هەموو کەسی تووشی نەخۆشی ڕۆماتیزمە ئەبێ بەڵام لەوە چێ بۆ ماوەیەکی کورت بێ. بۆ نمونە کەسێک هەڵامەتی گرتووە ئینفلۆنزای گرتووە یان هەوکردنی مثلەن میزاڵانیان هەر شوێنیشکی هەبووە
احتیمالە بە شێوەیەکی ڕیاکشن ینی بە شێوەیەکی کاردانەوە جونگەکانی یان شانەکانی دەوری جونگەکانی تووشی هەوکردن بێت بەڵام پاش نەمانی هەوکردنەکە سەرچاوەکە توانین بڵین ئیلتیاباتەکەی نامێنێ هەوکردنەکەی جونگەی نامێنێ بەڵام جۆرێکی تری کەمان هەیە پێوتێ نەخۆشی ڕۆمانتیزمی درێژخایەن نەخۆشی ڕۆمانتیزمی درێژخایەن چییە ئەو نەخۆشیانن کە نەخۆشەکە هەوکردنی جونگەکان و شانەکانی دەوری جونگەکانی ئەبێ بۆ ماوەی نزیکەی ئەتوانین بڵین 6 هەفتەیان نزیکی 2 مانگ ئەم کەسە هەوکردنی جونگەکانی ئەبێت هەستەکە جونگەکەی ڕق بووە ئاوساوە سوور بۆتەوە بێجگە لەم نیشانانە نەخۆشەکە هەست بەوە ئەکاکە لەشی داهێزراوە دای هەیە ئارەزووی خواردنی نەماوە هەنێجار هەست بەوە ئەکاکە با بڵێن هەست بەوە ئەکاکە کێشی لەشی کەمە بێتەوە کەواتە توانین بڵین ئەمە یەکێکە لە نیشانە دیارەکانی نەخۆشی ڕۆماتیزمی درێژخایەن یعنی بۆ نمونە کەسێک گێت ئەڵێ دکتۆر من ئەژنم ئازاری هەیە چوزانم ئەمە سەوفانە یان ڕۆماتیزمەیە وەڵامەکەی ئەوەیە ئەوانەی کە نەخۆشی سەوفانیان هەیە بە هیچ شێوەیەک تایان نییە لەشیاندا ناهێزرێ ئارەزووی خواردن و ئەوانیان هیچ گۆڕانکاری بەسەرا نایەت هیچ نیشانەیەکی با بڵین سیستەماتیکیان نییە بەڵام بە پێچەوانەوە ئەوانەی کە نەخۆشی ڕۆماتیزمی درێژخایانیان هەیە ئەبینی کەسەکە وەکو پێشتر باسمان کرد نیشانەی تایەیە نیشانەی هەوکردنیەکی زۆر توندی لە جونگەکانە هەیە کەسەکە ئارەزووی خواردن و لەوە چێ کێشیشی دابەزێت نەخۆشە ڕۆماتیزمەکان ئەتوانین بڵین زیاتر لە 100 جۆری نەخۆشە ڕۆماتیزمەکان هەیە بەس ئەوەی کە بڵاوە لەناو خەڵکا پێی ئەوتێ نەخۆشی ڕۆماتۆید نەخۆشی ڕۆماتۆید نەخۆشیە کە ئەتوانین بڵین کە پەردەکانی ناو جونگەکان تووشی هەوکردنە بێ یعنی شوێنی نەخۆشیەکە پەردەکانی ناو جونگەکانە جونگەکەی ئاوسێت و سوور ئەبێتەوە پاشان وردە بە مروری زەمەر ئەگەر ئەم نەخۆشە تەشخیص نەکرێ و چارەسەر وەرنەگرێ تووشی با بڵین داخورانی ناو جونگەکە ئەبێ و لە کۆتاییشە جونگەکەی ڕق ئەبێت و با بڵین کریپڵ یعنی کەم ئەندا بێ بە شێوەیەک جونگەکەی ڕق ئەبێت توانای جوڵانی جونگەکەی نابێت نەخۆشە ڕۆماتیزمەکان ئایا بە چ شێوەیەک ئەتوانین دەستنیشانێکین دوای ئەوەی کە نەخۆشەکە هەستی بەوە کرد کە ئەم نیشانانەی هەیە پێویستە لەلایەن پزیشکی ئێسک و ڕۆماتیزمەوە ببیندێ دوای ئەوەی کە نەخۆشەکە بینرا دکتۆرەکە هەڵسەنگاندنی بۆ ئەکا مێژووی نەخۆشەکەی لێوەرەگرێ و فەحسی بۆ ئەکا یعنی کلینیکال ئەگزامینیشنی بۆ ئەکا و ئەو فەحسانەی یان بڵین ئەو ئینڤستیگەیشنانەی کە پێویستن بۆ نەخۆشەکە بۆی ئەنێرێت دوایی کە هاتەوە نەتیجەی باڵین فەحسەکان گەڕایەوە ئەو کاتە دکتۆرەکە بە پێی جۆری نەخۆشیەکە چارەسەری بۆ دانێ نەخۆشی ڕۆماتیزمەکان زۆر کەس پرسیاری ئەوە کە ئەڵێ دکتۆر ئایا چارەسەری نەخۆشی ڕۆماتیزمەکان هەموو یەکشتە نەخێر هەندێک جۆری چارەسەری نەخۆشی ڕۆماتیزمە هەیە ئێستا پێ ئەڵێن لەناو خەڵکا پێ ئەڵێ دەرمانی کیمیایی ڕاستە ئەمە کیمیکال تێراپیە بەڵام بە ڕێژێکی زۆر کەم و هیچ ترسێکی بۆ ئەوە نییە کە بڵێ وەڵام من مادەم نەخۆشی ڕۆماتیزمەم هەیە دەرمانی کیمیایی وەرەگرم و با بڵین نەخۆشیێکی زۆر خراپە نە نەخۆشی ڕۆماتیزمە یەکێکە لەو نەخۆشیانەیە کە بەڕاستی ئەگەر چارەسەر وەربگری و لە با بڵین لە مەرحەلەیەکی سەرەتایی نەخۆشیەکە بتوانێت نەخۆشیەکە دەستنیشان بکرێ چارەسەرەکەی ئەتوانین بڵین بە ڕێژەیەکی یعنی ئەکسپتد یعنی ئەتوانین بڵین ڕێژەیەکی باش ئەتوانێت ژیانێکی ئاسایی خۆی بەڕێوەبەرێ و خۆشبەختانە نەخۆشە ڕۆماتیزمەکان زۆر بەدەگمەن با بڵین ڕێژەیەکی زۆر کەم خەڵک لەوانەیە کە نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە بەهۆی نەخۆشی ڕۆماتیزمەوە با بڵین کۆچی دوایی بکەن یان با بڵین بمرن یعنی مردن بە هۆکاری نەخۆشی ڕۆماتیزمی زۆر کەمە نەخۆشی ڕۆماتیزمەکان بەڕاستی ئەنێ خەڵک هەیە ئەڵێ دکتۆر چ جۆرە خواردنێک باشە چ جۆرە خواردنێک خراپە ئەمە لەناو خەڵکا زۆر باوە ڕاستێکی بەنسبەت خواردنەوە ئەمە ئەکەوێتە سەر نەخۆشەکە خۆی یعنی ئەو بەحسانەی کە کراون لەسەر خواردن بەڕاستی ئەتوانین بڵین کۆمەڵە توێژینەوەیشی کەم کراوە لەسەر خواردن بۆ نمونە هەنێ نەخۆشی هەیە من نەخۆشی ڕۆماتیزمی هەیە لە دکتۆر شۆڕشکەیەم ئەو ڕۆژانەی کە ماستە خۆم یان باڵێ مادەی سپیایی خۆم ئەبینم ڕۆماتیزمەکەم جونگەکانم ئاوسێت و بەرزە بێتەوە ئایا ئەمە ڕاستە بەڕاستی وەکو وتم توێژینەوەیشی کەم کراوە لەوانەیە کە هەندێک خەڵک لەوانەیە چۆن هەیە مەسەلەن فرەهەستیاریان با بڵێن حساسیەتی بۆ ناو خواردنێکی هەیە بە هێلکایان بە شتێکی کە گیانی ئەخورێ لەوانەیە ئەو کەسش بە مادەی سپیاییان ئەو مادەی ئەو نوع پرۆتینی کە لە ماستەکە یان لە پەنیرەکە یان لە هینەکە هەیە فرەهەستیاری هەبێت و جونگەکەی هەست بە ئاوسام بکە یعنی مەبەستم لەوە ئەوەیە هیچ کەسێک نەخۆشی ڕۆماتیزمی هەبوو شر نییە ماست و با بڵین مادە سپیەکان خراپێ بۆی چونکە ئەمە لەسەر کۆمەڵی خەڵک وایە بۆ کۆمەڵی خەڵکیکە وانە نەخۆشی ڕۆماتیزمەکان بەڕاستی ئێستا خۆشبەختانە ئەوەی کە زانراوە و دەستنیشان کراوە جۆرە چارەسەرێکی تازە هاتوو بۆ نەخۆشی ڕۆماتیزمەکان پێوتێ بایۆلۆجیکال تێراپی یعنی دەرمانی بایۆلۆجی ئەم دەرمانە بایۆلۆجیانە
با بڵێن لە بۆچی پیانەوتە دەرمانی بایۆلۆژی لەبەر ئەوەی سەرچاوەکەیان لە سەرچاوەیەکی زیندوە دروستکراوە یعنی مادەی کیمیاوی نیە و ئەم دەرمانە بایۆلۆژیانە بەڕاستی دوای ئەوەی کە نەخۆشەکە لەلایەن دکتۆرەکە و هەڵسەنگاندنی بۆ کرا ئەتوانێت بەکاری بهێنێ و بە ڕێژەیەکی زۆر باش نەخۆش ئەتوانێت ئیسفادەی لێ بکە. ئەم دەرمانە بایۆلۆژیانە بەڕاستی تەنها شتێک کە با بڵێن هینێکی خراپ کە هەیە ئەوەیە کە گریانە وەکو لە ڕووی سعرەوە ئەگینا بۆ با بڵێن بۆ کاریگەری لەسەر نەخۆشی ڕۆماتیزمە کاریگەریەکی زۆر زۆر باشی بێت. بۆ هیوایی هەموو لایەکتان لەش ساخ و تەندروست باش بن و گەشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان و بە یارمەتی هاوکاران و تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەین و لە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ.